ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. بۆ جاری دووەم کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وادەی خۆتۆمارکردنی لە کۆمیسیۆن بۆ هێز و پارتە سیاسیەکان درێژ کردوانێ واتە تا ئەم ساتەی ئێمە قسەی تێدا دەکەین کەمتر لە 24 کاتژمێر ماوە بۆ ئەوەی هەر پارت و هێز و لایەنێکی سیاسی ناوی خۆی تۆمار دەکە یاخود دەوێ هاوپەیمانێتیەک پێک بهێنێت دەرگای کۆمیسیۆن واڵایە بۆی بچێت ناوی خۆی تۆمار بکات و ئەمە جاری دووهەمە کە وادەی کۆمیسیۆن درێژ دەکرێتەوانێ. ئەمە دیوێکی بابەتەکەی دیوێکی بابەتەکە ئەوەیە کە ئێمە دەمانوێت لە بەرنامەی باسی ڕۆژدا تیشک بخەینە سەر کورد. ئایا کورد چۆن بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکات کە زۆر لە ڕابردوودا تا ئێستا قسە لەسەر ئەوە کرابوو کە دەبێت کورد یەک دەنگ و یەک لیست بێت بۆ بەشداریکردنی لەو هەڵبژاردا بۆ ئەوەی کەبی باتەوانێت چونکە بۆ خۆتانەزانن ئەم هەڵبژاردن ژمارەیە ڕقەمە بۆی کە زۆرترین دەنگ و زۆرترین کورسی بەدەست بێنن پێویستە یەک لیست بن. بەڵام بینیمان کە کەمتر لە 24 کاتژمێری ماوەکو وتمان دەرگای کۆمیسیۆن کورد بە 5 لیستی جیاواز تا ئێستا بەشداری کردووە. لیستەکان کامانن؟ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزبی شیوعی هاوپەیمانی بەستووە، هەروەها یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵی دادگەری ئەوانی کە بە فەرمی ڕاگەنراون ئەمانە هاوپەیمانێتیان بەستووە. پارتی دیموکراتی کوردستان وا بڕیارە لەگەڵ چەند هێز و لایەنێکی سیاسی هاوپەیمانی ببەستێت کە دواتر لە میوانەکەمان دەپرسین ئاخۆ ئەمانە کێن. ئەمانە ئەو پارت و هێز و لایەنە سیاسیانن کە هاوپەیمانێتیان بەستووە ئەوانی دیکەش وا بڕیارە بەتەنها بۆ خۆیان بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکاندا بکەن. کەواتە دەپرسین ئایا کورد بە یەکلیستی بەشداری بکات قازانجێتی و براوە دەبێت یاخود نەخێر بە دوولیستی و یاخود نەخێر بە چەند لیستێک وەکوی کە ئێستا هەیە. ئایا چارەنووسی کەرکووک و ناوچات دابڕێنراوەکانی دیکە لە دوای هەڵبژاردنەکە بەرەوکوێ دەچێت؟ ئەمان و چەندان پرسیاری دیکە ئاراستەی بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین کە بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. جەنابی دکتۆرم کاتتان باش گەلێک سوپاس کە میوانی باسی ڕۆژی کوردستان 24 سەرەتا لەوە دەست پێکەم وەکو پارتی دیموکراتی کوردستان ناوی خۆتان تۆمار کردووە لە کۆمیسیۆن یاخودنا؟ پێشەکەی سەڵاو بۆ شەیدە سەربەرزەکانی کورد و کوردستان، سەڵاو بۆ شەیدانیان فال، سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان و دانیشتوانی ناوچە کوردستانەکانی داگیرکراوی دەرەوەی دارایی هەرێمی کوردستان، سەڵاو بۆ گشت خەڵکی کوردستان، سوپاس بۆ ئێوەی بەڕێزش. بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک و زۆر شوێنێکی تریش بەڵێ بەشدارە بێ و زۆریش بەهێزەوە بەشدارە بێ. واتە ناوی خۆتان تۆمار کردووە جەنابی دکتۆر؟ ئێمە ئاگاداری هەموو لایە کراوەتەوە و برادرانمان لەسەر خەتن بڵێ. باش. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کێ هاوپەیمانێتی دەکات بۆ ئەم هەڵبژاردنە؟ بەنسبەت ئێمە لەگەڵ مەجموعەیە لایەنی نیشتیمان پەروەر دڵسۆز ئەوانەی دڵیان لەگەڵ کەرکووک و لەگەڵ کوردستانە جگە لە خیانەتە کارانی 16 ئۆکتۆبەر ئێمە لەگەڵ یەک قسەمان کردووە ڕێککەوتوین و لە کاتی خۆی ناوەکان ڕاگەیەنین بەڵام بە تەکید ژمارەیەکی بەرچاون و لایەنی دڵسۆزی نیشتیمانە. کێن ئەو لایەنانە نیشتیمان پەروەرانە جەنابی دکتۆر؟ کەمتر لە 24 کاتژمێری ماوە ناکرێت ئێستا پێمان بڵێ؟ نەکەی تەواو بوو لە ئاگاداری هەموو لایەکەکەینەوە بەڵام جارێ هێشتا پێمان باش نەبوو کە ناوەکان بڵێن هەرچەند لەگەڵیان دانیشتوین بە کۆمەڵ بە تاک هاتوونەتە لامان چوونەتە لایەن ئەوە ئارایی یەکتر پەسەند کراوە و حازرین بۆ ئەوەی پێکەوە دابەزین. ئەتوانی بە ژمارە پێمان بڵێ چەند لایەنی سیاسیە کە ئێوە هاوپەیمانێتی لەگەڵ دەبەستن؟ پێویستە بزانی زۆرە، یعنی بزانی یەک و دوو نییە، ژمارێکی باش دەگاتە 5؟ وتم ژمارەیەکی باشە بەرچاو. لایەنی کوردین یا غەیرە کوردین دکتۆر کەمال؟ لایەنی کوردین و لایەنی تورکمانیشی ئەوەی کە
هەڵوێستی وەکو لایەنە کوردیەکان بەرامبەر کەرکووک بەرامبەر خیانەت 16 ئۆکتۆبەر ئەوش لەگەڵمانن. ئەوەی تا ئێستا لەبەر دەستە و لەبەر چاوە جۆرێک لە بێدەنگی بزوتنەوەی گۆڕانە. ئایا بزوتنەوەی گۆڕان لەکوێی هاوپەیمانێتی پارتی دیموکراتی کوردستانە دەبێت؟ بزوتنەوەی گۆڕان جێڕێز و احترامن، ئەوانج بۆ چوونی خۆیان هەیە ئەگەر بێن ڕێگەبۆیان کراوەتەوە، بەڵام حتا ئێستا ئێمە گوێمان لێیان نەبووە کە لەگەڵ پارتیە بێنە لیستێکەوە. واتە مەیلەکە بەلای یەکێتیدایە؟ ئەوە خۆیان نەزانن، پێویستە ئەوانیش لایەنێکی سیاسی جێگەڕێزن خۆیان نتوانن. ئێمە بەنسبەت لێرە بابەتەکەی خیانەتکاران 16 ئۆکتۆبەر گەورە مەکەنەوە بە یەکێتی، چونکە یەکێتیش خەڵکی پاک و دڵسۆزی تایە، بەڵام بەنسبەت کەرکووک حاڵەتێکی زۆر تایبەتە. ئەو وانەی کە سەرپەرشتی ئەو ئیشاکەن ئەلەوێنە ئەوانە خیانەتیان کرد، یعنی تاوانێکی گەورەیان کرد. ئەم زوروفەی ئیستا کە گشت کوردستانی تایە، کەرکووک و دووز و خانەقین و مەخمور و تا شنگاڵی تایە، ئەو جەماعەتە کردیان، لەبەرەوە حرامە لەگەڵ ئەو جەماعەتە لە لیستێکدا بەزیتن و ئێمڕۆ باسەکەن وەڵا کەرکووک داگیر کراوە، تا ئێستا دەمتان دوورا بووە. ئێوە بوونە سەبەبی ئەوەی کەرکووک بکەوێتە ئەو وەزعا، ئێوە بوون چون خیانەتتان کرد، دەستی ئەوانەتان ڕاکێشا کە کەرکووک بەم وەزعە دەرسووە. ئیمڕۆ لەبەر ئەوە بۆ ئێمە زەحمەت بوو کە لەگەڵ ئەو کەسانە لە لیستێک بین. یەکێتی نیشتیمانی وەک حزب جێڕێزن، یعنی ئێمە فەرقی ئەم دوانە حەزەکەین هەبێتن، ینی خیانەتکاران 16 ئۆکتۆبەر جیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام بەداخەوە ئێستا لە کەرکووک وا ڕێککەوتووە لیستەکەی یەکێتی نیشتیمانی ئەوانن کە خیانەت 16 ئۆکتۆبەریان کرد و دەستی نەیاریان ڕاکێش کەرکووک بە وەزع دەربێت. بەڵام جەنابی دکتۆر، بۆ خۆتان شارەزایەکی باشترتان هەیە، ئەزمونێکی زیاترتان هەیە کە لە سیاسەتدا هیچ شتێک مەحاڵ نییە. بەرژەوەندی کەرکووک وای نەدەخواست کە هەندێک شت فەرامۆش بکرێت و یەکێتی و پارتی بە یەک لیست بەشداری لەو هەڵبژاردنەدا بکەن؟ نەخێر، بەعکسەوە، ینی پێویستە مەسەڵەن خیانەت 16 ئۆکتۆبەر 2017 ڕوویدا، مناڵێگە ڕۆژە هاتبێتە دنیا ئێستا 6 ساڵە. لەبەر ئەوە پێویستە هەموو تاکێکی ئەم کوردستانە، حتا یەکێتیەکانی دڵسۆزی یەکێتیش بزانن کە چی تاوانێک ڕوویداوە، بۆ کوردستان وای لێهات، بۆ پەرلەمانی کوردستان وای لێهات، بۆ یاسای بودجە وای لێهات، بۆ کەرکووک کەوتە ئەم حاڵەتە لە حاڵەتێک کە لە 41 کورسی 26 کورسی لیستی برایەتی کەرکووک بوو، محافز کورد بوو یەکێتی بوو، مدیر شورتە کورد بوو یەکێتی بوو، لێژنەی ئەمنی بەرپرسەکەی و ئەکسەرێتی ئەندامانی کورد بوون، زۆربیان یەکێتی و پارتی بوون. ئاسایشی ناو شارەکە کورد بوون، پێشمەرگە دەوری شارەکە بوو. لەبەر چی هەردوو لا پێکەوە بوون، کەس دژی کەس نەبوو، هەموو دەست لە ناو دەستی یەک بوو. کێ بوو سەبەبی ئەوەی بچێتن ئیتیفاق بکە، ئیمزا بکاتن، دوژمن بێنێ کەرکووک بە حاڵەتەدا بکە؟ ئێستا چاو خۆت بن و قەینی بڵێ قەینا چی بوو چی بوو، ئیتر خەڵکی تریش فێرە بێ خیانەتەکە. من داوا لە گشت لایەنە دڵسۆزەکانەکەم حەقە بە چاوێکی زۆر کراوە دۆڵێکی فراوان سێر وەزعەکە بکە، بەرژەوەندی گەلی کوردستان لەگەڵ ئەوەیە ئەوانەی خیانەت بکەن جارێکی تر دەستیان ڕانەکێشێت، با خەڵک عقابیان بکە. خەڵکی کورد من دڵنیام لە دڵسۆزانی گەلی کەرکووک و کوردستان لەم هەڵبژاردنە عقابێکی باشی. جەنابی دکتۆر، من نامەوێت بگەڕێمەوە زۆر ناوردەکاری پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە 16 ئۆکتۆبەرە، بەڵام گرنگیشە ئەو پرسیارە بکەم، ئایا پەیوەندیەکانی یەکێتی و پارتی دەگەڕێتەوە پێش 16 ئۆکتۆبەر لە کەرکووک؟
باوەڕ ناکەم حتاکو ئەو تاخمە کە ئێستا لە کەرکووک بە ناوێکێتیەوە فەرمان ڕەوایەکەن ئەوە زەحمەتە، بەڵام من دڵنیام ڕۆژێک دێ کچ و کوڕی کوردی دڵسۆزی ناویەکێتی زەمامی ئومورە گرنە دەست و قیادەی یەکێتی لەو مەنتقەیەکەین ئەو جابۆنە ئیستەش لە ناویەکێتی خەڵکانێک هەیە کە لەو سەردەمەش دەوری قیادیان نەبوو، بەڵام ئێستا بێکارن دەستیان ناڕاتن لەم لەولەولاتانەیان لێ درێتن. باش دکتۆر کەمال، ئێوە دراستان کردووە کە کورد چۆن بەشداری بکات لە قازانجێتی؟ واتە پرسیارەکە بەو شێوەیە ئایا بە یەک لیست یاخود بە دوو لیست یاخود بە چەند لیستێک وەکوی کە ئێستا هەیە؟ بەڵام بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە بیتوانێت جارێ با ئەوە بزانین ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چەندە و لە نێویدا بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بەنیازی چەند کورسیە؟ 15 کورسیە، یەکیش کۆتایە 16 کورسیە، ئەو کۆتاکە بۆ خوشک و برا مەسیحیەکانە. لە 15 کورسیەکەی تر ئێمە پێمان وایە کورد بە گشتی کورسی زیادێنێتن و پارتیش شانسێکی باشی هەیە کە کورسی زیاد بێنێ لەسەر خەڵکی کەرکووک ماوە. من لێرە وەکو ئیمتیحانێکە بۆ خەڵکی دڵسۆزی کەرکووک چەند تێگەیشتوونە لەو تاوانە گەورەی خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر ئەنجامیاندا دژی کەرکووکیەکان بە گشت پێکاتەکانی بە گشت لایەنە سیاسیەکانی کەرکووکیان خستەوە بارەوە. ئەگەر ئایا ئێمە وەک پارتی توانیمان ئەو خەڵکە ڕووناک بکەینەوە کە بزانن ئەم خیانەتە چۆن بوو، ئایا خۆیان ئەو تەحلیلەیان کردووە کە ئەم خیانەتکارانی ناوڕووزەکانی یەکێتی بوو ئەم کارەیان کردووە، ئەو جا لەسەر دەنگی ئەو بەڕێزانە ئەوەستێ و چەندیان ئەچنە سەر سندوقی دەنگدان و دەنگەدەن بەو لایەنەی کە خۆی خستە سەر دەم خەنجەر لەبەر پێناوی سەربەرزی کەرکووک و گشت کوردستان، ئەو لایەشی کە بۆ گیرفانی چوو دەستی دژمن و نەیاری ڕاکێشا هێنایە ناو کەرکووک و تەماحی پایتەختی هەرێمی کوردستان شیان کرد. ئەوە بوو لە پردیە پێشمەرکانی پارتی دیموکراتی کوردستان هەڵسانە سەر پێ و گیانی خۆیان لەسەر دەستیان دانا و پشتیوان بەخوا و بەهێزەکەیان توانیان هێزی داگیرکرد بشکێن و ڕاوبنن و هەرێمی کوردستان و پایتەختەکەی لە ئەمان بمێنێت. بەڕێزت ئەڵێ کورد وەزعی باشە و پارتیش وەزعی باشە لە کەرکووک، کەواتە لەو 16 کورسیە کورد دەتوانێت چەند کورسی بەدەست بێنێ و پارتیش دەتوانێت، ینی خۆتان بۆ چەند کورسی ئامادە کردووە؟ ئەمە تەحدیدی ناکەین. من بۆ خەڵکی کوردستان پێشتر ئیشارەم پێکرد ئیمتیحانێکی گەورەیە بۆ دڵسۆزانی کەرکووک. من ئیمانم بە خەڵکی کەرکووکەیە کە دڵسۆزن، شۆڕژگێڕن، پاکن، لە حیزبەکان پاکترن. بۆیە دڵنیام لەوەی کە دەنگێکی باش بە پارتی دیموکراتی کوردستان و هاوپایمانەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئەمە بانگەشەی هەڵبژاردنە بۆ ڕازیکردنی دڵی هاوڵاتیان لە کەرکووک؟ نە، ئەمە حەقیقەتێکە لە ناخ و دڵمە. ئەمەوێ خەڵکی هەموو خەڵکێک گوێی لێبێتن و بێنە دەنگ و ڕابوەستن، حقیقت لەگەڵ حقیقت بن، لەگەڵ مافی گەلەکەیان بن، لەگەڵ ئەوانەی خۆیان فیداکەن بۆ خاکەکەیان بۆ کوردستان، نەک لەگەڵ ئەوانەی ئاڵای کوردستانیان لە دەست پێشمەرگەکە هێنادا ئاڵایەکی تریان لە شوێنەکەی دانا. نەک لەگەڵ ئەوانە نەبن، لەگەڵ ئەوانە نەبن کە چوون ئیتیفاقیان کرد، سەنگەرەکانیان چۆڵ کرد، پێشمەرگەیان ساحب کرد، دەواازەکانیان بە شۆڤڵ کردەوە بۆ ئەوەی نەیاران بێ کەرکووک داگیر بکە. خەڵکی کەرکووک سەربەرزە، من دڵنیام لێیان کە ئەم ڕۆژەیان لەبیر نەچوو و لەبیر ناچێ. لەگەڵ ئەوانەی کە حەسیرەکە ئەکەنە بازرگان هەر ڕۆژێک و لە فەقیر و هەژاری کورد خانی خورما تۆبزاوە ئەخەنە دەست نەیارەکە. بەڵام دکتۆر پێتان وایە کە هاوڵاتیان لە کەرکووک هیچ گلەیەکیان لە پارتی دیموکراتی کوردستان نییە؟ گلەیەکان لەسەر سەردانەی نەگەر گلەییان هەبێتن
لە کەی لە کەرکووک دەسەڵاتان هەبووە نە پێشتر پێش 16 ئۆکتۆبر پێشتر دەسەڵات هەبوو هەموو کەسێک کەزانێت کە ئێمە مەحافز لەبەر زۆر سەبەب درایەکێتی نیشتیمانی کوردستان و پاشانیش مدور شورتە کە بەشی پارتی دیموکراتی کوردستان بوو کە ئەو وەختە یەکێتی پێی باش بوو لەگەڵیان بێ پارتی زۆر سەخی بوو لە پۆزدان بە لایەنەکانی یەکێتی بەڵام ئەوە ئەبینیتن ینی زۆر شت ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوێتن کێ دەسەڵاتی زیاتر بووە لەگەڵ ئەوەش ئێمە لەو کارە ناکەین ناڵێن دەسەڵاتی نەبووە کەم کورتیشە بووە بەڵام بەشی زیادەی کەم کورتیەکان و نایاسایەکان ئەو لایە نەکردی کە ئەوانەی چون خیانەت 16 ئۆکتۆبەریان کرد من ئێستاش هەموو یەکێتی تاوانبار ناکەم ینی خەڵکێک لەوێ بوون دیارە نەفز نزم بوون ئەچوون بۆ زۆر سەبەب زۆر کاری نەشیاویانە کرد کە ناوی کورد و گشت لایەنە سیاسیەکان زۆر باشە پەیامەکەت گەیشت جەنابی دکتۆر با بێمەوە سەر ئەو خاڵەی کە ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لەوێ وەزعی باشە بەرچاوتان ڕوونە ئامادەکاریتان کردووە و بەنیازیشن هاوپەیمانی بکەن کە ئێستا تۆ ناوەکان بە ئێمە ناڵێ هێز و لایەنە سیاسەکان بەڵام من هەندێک ناوم لایە دواتر بە جەناب تێڵم بۆی بۆم پشتڕاستکەیتەوانێ پێمان بڵێ ئایا پارتی دیموکراتی کوردستان بەرچاوی ڕوونە کە زیاتر لە 4 کورسی بەدەست بێنێت لە کەرکووکە چونکە چاوەکان هەمووی لەسەر کەرکووک و بەتابەت لەسەر ئەم هەڵبژاردنەیە وەکو پارتی مەبەستمە جەنابی دکتۆر ئەمە وەکو پارتی دیموکراتی زۆر دڵنیاین خەڵکی دڵسۆزی سەربەرزی کەرکووک لە پشتی پارتی ئەبێتن و کورسیشی زۆرە بێتن لەبەرەوە لە باتی گەل جارێ بڕیار نادەین چەند کورسیە بێتن ئاخر دکتۆر پرسیارەکەی من ئەوەیە ئەم دڵنیاییە بە دراسی کردوتانە یان هەر قسەیە بەڵێ نەنام ئێمە لە کۆنتاکتین لە پەیوەندین لەگەڵ خەڵکە دڵسۆزەکان حتا ئەوانەی لە ناو یەکێتی ئەوانەی لە ناو گۆڕان ئەوەی لە ناو لایەنەکانی تر یەکترە بینێن دێنە لامان خەڵکە نێرینە لایەن بە تەلەفۆن لە گەڵ یەک لە سەرخەتین ئاگامان لەو حرەکەتە گەرمەی ناو کەرکووک هەیە چونکە خەڵکەکە خەڵکێکی دڵسۆزە پاکە ناچین ئێمە خەڵک بخەڵەتێنین ڕۆژە بڵێن کۆماندۆت بۆ دانێن ڕۆژێ بڵێن فەوجی بۆەکەین بۆی شانی ئارداوی بکەیتن وەرە ئەگەر دەنگەکە ئێمە بردمان وات بۆچی پێشتر خەڵکی کەرکووک هەڵخەڵەتێنراوە دکتۆر کەمال گشت کوردستان بەڵێ حەول هەیە لە ئەعلامەکانە بینی جەناب شتە بینی لە من باشترە بینی هەموو وەختی هەڵبژاردن فەوز دروستەکرێ فایل وەرەگیرێ بە ناو تەعیناتەکرێتن دوایی ماتە بێ دەنگی لێ نایەتن و جوابی تەلەفۆنشیان نادەن بەڵام پارتی دیموکراتی کوردستان خاوەنی وعدی خۆیەتی یان وعد نادا یان وعدی دا جێبەجێ ئێوە لەم هەڵبژاردنە چ بەڵێنێک بە کوور دەدەن لە کەرکووک ئێمە بەڵێن بە کوردی کەرکووکە دەین وەکو پێشتری ژووتومانە بە سەربەرزی لە کەرکووکە بین و خۆمان و خەڵکی کەرکووک مەبەستم لە ئەندامانی سەرکردایەتی و مەقەڕەکانمانە بدەنا خەڵکی کەرکووکی پارتی ئێستا پڕ کەرکووکە پارتی و کەرکووک لە یەک جیان نەبووێتەوە ناش بێتەوە خەڵکمان هەیە لەوێنە لەگەڵیان بەڵام کە ئەو مەقەڕانەی بە احتلال کراوە داگیر کراوە ئەو ممارەسەی کە ئێستا لە ناو کەرکووکە کرێ پێش چەند ڕۆژ جەنابەت بینیت دوو گەنجی کورد لەبەر ئەوەی سوار ماتۆڕێک بوونە دەستیان لێیان ڕاگرت ڕاژ وەستان یەکیان داش بەزی ئینجا کوشتیانیان لە لایەکی تر لە پێش ماڵەکەی کوژرێ لایەکی تر مەقەڕە بێ لایەکی تر اختتافە کرێ ئەمانە دەبێن نەمێنێ ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر خەتین ئەم حکوومەتەی بەڕێز سوودانی کە پێکاتووە لەسەر بنەمایەک پێکاتووە بنەماکەی شیعە سونە و کورد ئیمزایان کردووە کەرکووک دەبێت ئاسایی بکرێتەوە دەبێت ناو کەرکووک لە
هێزی سەرباسی و ملیشیەکان چۆڵ بکرێتن ئەمنیەت بدرێتە دەست پۆلیسی مەحەلی پۆلیسی مەحەلی کە لە گشت پێکاتەکانی کەرکووک پێکاتووە ئەمن و ئاسایشی ناو کەرکووک و خاڵە پشکنینەکان حیمایە بکەن ناکرێتن پڕی ملیشیا بێتن و پڕی مخابەراتی ئەملاولا بێتن و پڕی چەکداری حەشت بێ و توش بچی مەڵام مقڕەکەم دانم لە بن ڕەحمەتی ئەوان بیتن و چۆن بتێنن و بتبن ئستاعدیان بۆ بکەیتن دەبێت کەرکووک ئاسایی بێتەوە دەوروبەری کەرکووکیش پێشمەرگە و سوپا بیپارێزێ بەو شێوەیە کە وەزارەتی پێشمەرگەی کوردستان و وەزارەی دیفاعی عێراق لەسەر شوێن ژمارەکانیان ڕێک بکەون و دابنن. جەنابی دکتۆر بە دەرفەتی دەزانم ئەو پرسیارەت ئاراستە بکەم سبەینێ شاندێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەغدا دەکات و لەگەڵ ئیداری دەوڵەت کۆ دەبێتەوە دەتوانین پێمان بڵێ ئەو بابەت و تەوەرانە چییە کەوا شاندێکی باڵای پارتی سەردانی بەغدای بۆ دەکات و گفتوگۆیان لەسەرکات؟ بەڵێ زۆر داولێ بردن لێکەم چونکە من تەفاسیلەکەش هێزانم بەڵێ بەڵام ئیشی ئەو برا بەڕێزانە ئەو شاندە بەڕێزەیە کە ئەچنە بەغدا و وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانشیان لەگەڵە ئەوان ئەچن و من حەق بە خۆم نادەم لێرەوە پێش ئەوان بابەتەکان پارتی نیگەرانەوە سەردانی بەغدا دەکات لەسەر ئاستی حیزبی پارتی لە هەموو لایەکەوە هەوڵ ئەدات لە لایەکەوە لە بۆ بابەتی هەڵبژاردن هەموو توانایەکمان خستۆتە گەر ئەو پێداویستیانەی هەیە ئامادەمان کردووە بەشدارێکی جوان بکەین بۆ پرۆسەیەکی دیموکراسی حەقی خۆمان بەکار بهێنین بۆ هەڵبژاردن لە لایەکی ترشەوە لایەنی سیاسی بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکەی گشت کوردستان و کەرکووکیش لە ڕووی سیاسی و لەگەڵ حکومەت هەوڵ بدرێتن زۆر ئاساییە ئەو شتێکی طبیعیە. ئێستا بە شێوەیەکی گشتیش پێمان ناڵێ بابەت و تەوەرەکان چیە کە گفتوگۆی لەسەرەکرێ؟ بەتەکید ناخێر. باشە سپاس دەکەم. ئەیکەی شاندی باڵای پارتی و یەکێتی کۆ دەبێتەوە. ئەوەش مربوطە بە هەردوو مەکتەب سیاسی و گفتوگۆ لە بینیانەیە تەلەفۆنیم لە بینیانەیە هەر کاتێک بۆ هەردوو لایەن ڕێککەوت لەگەڵ یەکدانشن. هیچ زانیاریەکە نەیەنێ دکتۆر کەمال. آخر پێویست هەندێک شت هەیە پێویست ناکە لە پێشوەخت بڵاو بکرێتەوە بەڵام گرنگە خەڵک بزانێ هاوڵاتی چاوەڕێیەکە بێ و ئاوا بێ هاوڵاتی لە کاتێکی دروست هەمووی گوێی لێبێتن بەڵام سەر لە هاوڵاتی نەشێوێنین بە ڕاگەیاندنێک کە ئیسیفادەی بۆ هاوڵاتی نەبێتن کەی ئیسیفادەی هەبوو هەم بۆ حیوارەکە هەم بۆ هاوڵاتی ئەوجا لە خزمەتی هاوڵاتی بینیم. پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە چه ئاستێکدایە لەم کاتەدا؟ بەنسبەت ئەو دوو مەکتەب سیاسی چەند دانیشتنیە کرا هەتا ئێستا هەموو لە بەلاغی ختامی لە ئەخیرا بڵاو کرایەوە ئەوە خاڵەکانیش باس کرا کە بەردەوامە بن لەسەر گفتوگۆ یەکشە بینن و خۆزی بەو شکڵەی ئێستا نەبووە بەڵام بەداخەوە ینی وەزعەکە پێویستە چاک بکرێتن. ئەمە کە من ئەڵێم یەکێتی مەبەستم خیانەتکاران 16 ئۆکتۆبەر نییە لێی بە هەڵە نەچن لە کەرکووک بابەتی کەرکووک ژمارەیەکی ناو یەکێتی ئەو خیانەتیان کرد لەبەر ئەوە حتا ئەگەر لەبیرتان بێتن یەکێک لەو کەسانە بۆ وەزیریش خۆی تەرشێح کرد پەسەند نەکرا قبول نەکرا ماوەیەکیش پێداگیری کرا بەڵام قبول نەکرا دوای گەڕایەوە. دکتۆر کەمال زۆر بە کورتی دەتوانی بە بەڵێو نەخێر وەڵام بێتەوە هیچ کاتم نەماوە.
لە نێو هاوپەیمانێتیەکەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بزوتنەوەی ئیسلامی تێدایە؟ ئەوە معلوماتی پێشوەختە بە جەناتی ناڵێم ژمارەیەکی باشی هاوپەیمانیمان هەیە جێگەی ڕێزن لەگەڵ یەک دانیشتوونە لە مستەوای بەرزیش بە ئەوەی دوور بووی بێ بە تەلەفۆن لەسەر خەت بووینە لەگەڵ یەک تەفاهمێکی باشەیە و ئینشاءالله گوێت لێ ئەبێتن لە فترەیەکی نزیکی ئینشاءالله. سپاس دەکەم دکتۆر کەمال، بەڵام ئەم بەرنامەیە لێت خۆش بووین، بەرنامەیەکی دیکە دەبێت زانیاریمان پێ بدەیت چونکە ئێمە کاتێکی باشە بەخشین بە جەنابەت. سپاس بۆی کە میوانی باسی ڕۆژی کوردستان 24 بووی. بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان کە لە هەولێرە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوەی بەڕێزیش هەموو شتێک لە کاتی خۆی بەسەرچەوە. زۆر سپاس. باسی ڕۆژ کۆتایی هات، ئێوە شەرشاد.